پێچا بوو بەسەریا چوو بۆ ئاوایی وشکەڵان ئەوانی وتویان بەخوا ئەم قیافە باریکە و ئەم جامانە دەوەچە مەلابی دیکە و ڕەمەزانە بێڵە مامۆستا بەخوا نایاڵین بڕۆیت ئەویش لە ئەدە فەڵکەوتایە سێ سەرمەخولاتیە هیچی نەزانی ئەبێ جێمان نێڵی مەلاجەژنیەکەمان بۆکە ئەویش دەڵێ چیم پێ نەڵە سەرفیترە و پێ ئەڵێین و زەکات و پێ ئەڵێین و هۆشیشمان وا پێچۆ و ئەمانە وڵا دانجێ دەستیشەوەی ڕەمەزان هەر جۆش تەڵای کردوێ کردوێتی لە ڕۆژی جەژ ناڵەن دەی مامۆستا سەدە قورئانمان بۆ بخوێنە ئەویش کتێبێک گێنێ و ئەیتاقێنێتۆ ئەڵێ ئەی ملەتێکە منوام لە ناوتانە خواب بە سەوقی سەرتانە سی ڕۆژی ڕێکە لێرە میوانم خەرمزام خەرتان ئەزانم ئەگەر نامناسن مەلاکەی وشکەڵانم الله ئەکبەر الله ولله الحمد بۆخواتی ئەڵێم دڵم مەشکێنن لە تەنەکەیە کاتوسێ منگەنم بێنن سەر بیترەکە قەبڵێنن سەرێزات منێوە 2000 بێنن الله ئەکبەر خۆزگا نوێشان کرداوە هەر فرە خێرە بوو بۆ نوێشکردیان سوارێکم بۆ فێرە بوو نایژیکەم چاوتانشکان متان کوێرە بوو الله ئەکبەر ئەمە مەلا برا خۆش بە شیعر